من داواکاریم ئەوەیە لە هاوڕەکانم کە ئەوانەی لە تەمەنی خۆمدان ببنە باڵاپۆش وەک لەوەی کە سوور بن. بەڕاستی من هەستێکی زۆر خۆشم هەبوو کە بووم بە باڵاپۆش. ئەوە داواکارم لە هەر هەموو ئەوانە کە لە تەمەنی خۆمدان ببن بە باڵاپۆش. بەناوی خۆی گەورە میهرەبان، ئێمە وەکو لە قەیڕانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە هەستین بە سازانی چالاکیە کە خۆی بینێتەوە لە دابشکردنی لەچک و تەزبیحی ئەلکترۆنی لە ناو بازاڕی قەڵازێ کە ژمارەیان 100 لەچک و 100 تەزبیحی ئەلکترۆنیە بەسەر خانمان و ئافرەتانی دەڤەرەکە. ئەمان زمان ئەوە بوو کە وەکو هاندانێک بۆ ئافرەتان ئەوانەی کە باڵاپۆشیان کردووە زیاتر دەست بە باڵاپۆشیەکان بگرین و بەردەوام بن و ئەوانەشی کە باڵاپۆشیان نەکردو خۆی گەورە هیدایەتیان بدا و باڵاپۆشی بکەن. من هر یک ببر خم پیم پوشم کس لیسیک پسر به بالا پوش بیو. اگه بالا پوش به رزی زیاتره. لكن خواب پیغمبر عنشو لكن عبدکش خوش ایستره. تا کارم لو آفرتانه هموی بالا پوش بنو لیسیک پسر بیو. هم لله خوای جوره لله عبدکش هر باشتره. لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی پیرۆزبایی لە سەرجەم ئافرەتانی مسلمان دەکەم مەتایبەت ئافرەتانی کوردستان داواکارم ڕێژەی باڵاپۆشی لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوو بکات بە تایبەتی لە کەسە نزیکەکانم. سپاس بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە قەڵازێ بۆ زیندوکردنەوەی ئەم ڕۆژە بە دابشکردنی چەند پێداویستیەکی باڵاپۆشی بە هیوای ئەوەی کە بەردەوام بن. بێگومان ئافرەتانی باڵاپۆش جیاوازن لە ئافرەتێکە باڵاپۆش نەبێت هەم پێگەی لە کۆمەڵگەوە سەرەتا لە لای خۆی گەورە بەرزترە بۆیە داواکارم لە ئافرەتانی کوردستان بە تایبەتی ئەم ڕۆچکەیە زیاتر بگرنە بەرەوە زیاتر بەرەو پێشی بەرن. داوا لەو ئافرەتان دەکەم لەو خوشکە بە ڕێزانەی کە باڵاپۆش نین باڵاپۆش بوون ئەوانەشی کە باڵاپۆشن زیاتر گرنگی پێدەم و ئیحتیمامی پێدەن. جیاوازی نێوان ئافرەتی باڵاپۆش و ئافرەتی سفر ئەوەیە کە وەک بیهێنە پێشتا دۆ بڵێ شیرینیەک ئێستا کاتێک کەسێک دەچێت بۆ بازار دەچێتە دوکانی شیرینی ئەو شیرینەیە کە داپۆشراوە زیاتر خواسی لەسرە وەک لەوەی کە شیرینیەکە ئەنی دانەپۆشراوە. ئافرەتان نەتا خۆدا پۆشن ڕێزیان زیاتر لای خەڵکی وەکو ئەوەی وایە خواردنێکی داپۆشرا و خواردنێکی سەر ئاڵا پاک و خایەنتر و جوانترە. ئەگەر ئینسان خۆدا پۆشید ڕێز و احترامی زیاترە لە لای ئینسانی پارازاترە و خەڵک ڕێزی پتر دەبێ لە لای خوا گەورەشەوە ڕێزی دەگیراوە. خوای گەورە ئەو کەسانی خۆش دەوێت ئەو کەسانی خۆش دەوێت گەر فەرمانی خوا جێبەجێ دەکەن و یعنی ئەو کەسانی خۆش دەوێت ئەو ئافرەتانی خۆش دەوێت کە باڵاپۆشن ئەگە فەرمانی خوا جێبەجێ دەکەن و بە تەئکید بەردەوام بن یعنی بۆی خەڵکی کەش یعنی چاو لەوان کە ببێتە هەندانێک بۆ ئافرەتان.